سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت ئەزیزانم. بەخشین و بەخشندەی بەردەوامە لە سەردانیکردن و هاوکاریکردنی ئەو خێزانانی کەوا پێویستیان بە یارمەتی و دەستگیرۆیی بەخشندەی ئێوە هەیە. ئەمڕۆژ لە قەزای ڕزگارین هاتوین سەردانی ئەم خێزانە بەڕێزە بکەین تاکو هاوکاری و یارمەتیەکیان پێشکەش بکەین، ئەویش دابینکردنی ماتۆڕێکی سەتاییە تاکو بێتە سەرچاوی دابینکردنی بژێوی ژیانیان. فەرموون لەگەڵمان بن. سلام علیکم باشی کاریگیان سلامت بیاخوا ئێوە باشن سلامەتی فەرموون بە چیرۆکیشیانی ئەوە بزانین و کەمێک گفتوگۆ بکەین لەگەڵ ئێوەیە. سڵاو لێ بە کاکەگیان تەندروستیتان باشە یاخوا باش بن. باسی بارودۆخ و شێوازی ژیانتانمان بۆ بکات، پێویستەکانی ژیانتان چۆن دابینەکەن، بژێوی ژیانتان لەسەر چییە؟ وەڵڵای لەسەر دامایی ژیان سەختە خەڵ هاوکاری ماکاتەوە خەریان منوسەری مسلمانە ئەوڵای پیشە و چییە خۆت؟ وەڵڵای حیوان بارەکەم دەستم شیا ئەوەدانی بەڵێ دەستم شیەوە چۆن دەستم شیا ئەوەدان دەستم ناڕۆ ئاوە دەخەوە ئەوڵای دەستم ناڕە خەڵ هاوکاری ماکاتە میارەکە ئەوڵای ژێنم قورسەوە ئاوەڵە. بەڵێ لە ماڵەوە ئێوە چەند کەسن خێزانەکەتان پێکاتۆ لە چەند کەس؟ 5 نەفەر 5 کەسن. خۆشە. بەڵێ ئەوەی کە تۆ پایەکەی بەشی بژێوی ژیانتانەکات؟ نەوەڵای خۆش ژیانەوە نەوەڵای ژیان زۆر سەختە خۆشکە. بەڵێ ئەوڵای ژیان زۆر سەختە ئەوڵای. وەکو سێ منداڵدان هەیە چۆن پێویستی مناڵەکانە پڕەکەیتەوە؟ وەڵڵای وەکیەکانی دامایی بەڵێ ئەوڵای 3400 بخوا خۆشکە. بەڵێ ئەوڵای 3400 بدەنێ 50 سەبارەکەم بەخۆوە 2030 نایدەن خۆشکە بەخۆ ژیان زۆر قورسە. بەڵێ ئەوڵای ئەوە ژیانەکەم لەش ساق بێ خۆش بێخۆ تەندروست بی. دادەگیان یا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم زۆر سپاس زۆر مەمنونتانم بۆ ئەو ماتۆری سێتاییە بەخۆ خۆم نانەوایی یەکەم سەد نانەکەمەوە 5000 پیاوەکەم حیوان بارەکە کرێکاریەکە ئیتر ڕۆژ وایە 5000 ڕۆژ وایە 6000 دەرەکە بژێوی ژیانمان لەسەر ئەوەیە ئیتر کشکر بژێر خواکەینەوە. بەڵێ ئەڕۆیتر چاوەڕێ کەرەم خۆیان زۆر مەمنون ئێوەکەین و سپاسی کەناڵی پەیامەکەین بە خێراتتانەکەین و ینی تۆ خۆش هەب بەردووتان بەیەکەوە هەوڵدەێن خۆم 5:30 بەیانی ئەڕۆم هەتا 8:30 بەیانتر مناڵەکان مەمەڕۆ بۆ مەدانتر مناڵەکان ئەمانەتی خواکەمە تا تێمەوە لای پیاژینەکەم لە سەر جادە دوو سایدەکە 100 نانیان بکەمەوە 5000 ئەواتر ئەوەیە ئەگەر بڕۆم ینی بژێوی ژیانمەیە نەڕۆم ئیتر ئیشێت ئیشەکەم نییە بەخوا. ئەی دابینکردنی بژێوی ژیانتان بەم شێوازە قورس نییە؟ کۆرە بەرەوڵامەدەیەکشە ڕۆین بۆ پەتاتە و تەماتەوە چشتمە چنی نوێژ بیانی ڕۆین بۆ سەعاتدا و 10,000 دینارتر ناڵەکانم جێ ئێلا تی کاتێک شاتمەوە دەی مناڵ بکە بەرەو بینێرە بۆ مەکتەب و دەردیان بدە و ئیتر ئاوایتر وازم لەواوە دەسم کرد بەنانەوەی. بارودۆخی ژیانتان قورسە بەم شێوازە؟ ئەرە بەخوا. ئەی مناڵەکانتان چۆنی ئێستا تۆڵی گیان ماڵ باوکو براگە وڵا هاوسێکانم باشن چاوێ ناپیوە تاتێمە ینی ئەی ناخۆش نییە تۆ دایکی بەردەوام دڵ لەلایەنە بەجیانە هێڵ وڵات دڵما لەلایەن جارواژم خوایگەن سپرتەکە ئیشەکە نەخنکێن کارەباکە شتێن نەوێ کارەبان نەیەویدە مۆلی دەبێت و بڕوات دڵما لەلایەن ئەرە وڵا یعنی تا تێم جارم بایلەکە لای کوڕە گەورەکە جێت هێڵم 20 تەلەفۆنی بۆکەم. بەڵێ ئەوڵیتر بژێژیان مناوەتە بەخۆ ئەی داواکاریتان چییە لە خێرخوازان بۆی بتوانن بەردۆخی ژیانتان باشتر بێ؟ وڵای دە زۆر سپاسیانەکەین و داواکارم ئیشەڵڵا پشت بەخوا خوای گەورە یارمەتی هەزاران فەقیر و کوێمە بدەن و خوای گەورە ڕەحمیان لێ بکاو ئیشەڵڵا پشت بەخوا ئەم ماتۆڕە سێتاییش بێتە مایە خێر بۆ ئێمە و پشت بەخوا زۆر مەمنونی ئێوەی. زۆر سپاسگیان قوربانی بەڕێت. ئەی چیتان هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە ئەمڕۆ هاوکاری ئێوەی بەدابینکردنی ئەو زۆر سپاسیانەکەین یاخوا خوا تریانە بدات یاخوا سەربەر دنیا و قەیامەت بن زۆر مەمنونیانین خوا تا و ڕۆژە من ناوا دەستیان لە خێرخوازیە بێ پشت بەخوای گەورەی ئیشەڵڵا. بەڵە
بەڵە بەڕێزان ئەوەی گوێویستی بوون ئەمە خێزانێکی پێنج کەسین کەوا چۆن هەوڵ و تێکۆشان ئەدەن تاکو و ژیانیان بەردەوام بێت و پێویستی ماڵ و مناڵەکەیان دابینکەن هەردووکیان بەیەکەوە بەڕاستی هاوبەشن بەردەوام هەوڵ ئەیەن تاکو و پێویستەکانیان دابین بکەن و ئێوەش هاوکار و یارمەتیدەری ئەم جۆرە خێزانانە بن تاکو بتوانن ژیانیان باشتر بێت. کاکە گیان پێمان بڵێت داواکاری و چیە لە خێرخوازان تاکو لێرەوە پێیان بڵیت زیاتر هاوکار و یارمەتیدەری دەستخۆشیان یەکەم خێرا منووس زۆر سپاس دەکەم خێرا منووسێ خۆگەران لە قەڵەندی کەمیانەکە زۆر سپاس خێرا منووسی هاوکەمیاکەن یاخۆ دەستمە باڵیان بگرێ و یاخۆ دەونەتی دێمە مەسا خێرا منووسا ماڵان ئاوێ زۆر سپاس دەکەم دەستخۆشیان یەکەم یاخۆ دەونەتی دێم دەدێ خۆشم. چیتان هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە ئەوە کەسانی وەکو ئێوە بەسەرکاتەوە بە هاوکاری خێرخوازان خێرا منووسیە خێرا منووسی خێرا منووسیە یاخۆ دەونەتی دێم دەدێ خۆشکەم خاڵ ماڵی فەریان پڕیە. کاکە گیان لەگەڵمان بن با پێکەوە بڕۆین ماتۆڕێکی سێتایمان بۆ ئێوە دابین کردووە ئینشاءالله بێتە بژێوی ژیانتان و خێر و بەرەکەت زیاتر ڕووتان تێکا و بە سەلامەتی و بە دڵی خۆش بەکاری ئێنن بێکۆ ئەچینە نووسنگەی کەلاری دەستگای خێرخوازی بەخشین کە لێ بۆتان دابین کراوە و پێشکەشی ئێوەی بەڕێزێکەین و شایانی زۆر لەوە زیاترن ئینشاءالله بەخۆشی بەکاری ئێنن دەستخۆشییان زۆر سپاس خێرا منووسی یاخۆ دایتونیان دەنێ بە خاتر پێغەمبەر ئەوە خێرا منووسی بە خاتر پێغەمبەر ئەوە ماڵی ئەوەی خێر منووسیە. بەڵێ بەڕێزان ئێستاش هاتوین ماتۆڕەکە ڕادستی کاکە عوسمان بکەین بۆ ئەوەی ئینشاءالله ببێتە سەرچاوەیەکی داهات و بژێوی ژیانیان. ئێوەش وەکو دەستگای خێرخوازی بەخشین لقی گەرمیان پێمان بڵێن چۆن چۆنی ماتۆڕەکەتان بۆ دابین کردووە چۆن هاوکاریم خێزانە بەڕێزە بوون. بەڵێ یاخوا بەخێر بن سەرچاویەوەش ئەرکتان کێشاوە ستاتێک لە سلێمانەوە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری کەناڵی پەیام ئێمە لە درێژەی کار و چاڵێکەکەمان لە نووسنگەی بەخشین کەلار چەند خاڵێک ئیشمان لەسەر کردووە کە لەوانە ئەم پیاوە بەڕێزە بووە کە دوای تاحقیق و بۆ داداچوونێکی وردمان بۆ کرد کە بینیمان ئیشوکارێکی وای نییە لە مەیدانی حیوانە ئیشەکات زۆر ئیشی ناڕەحەتە و خێزانی کەم ئەندامیشە لە کاتێکە ئەڕوانان ئەکا بۆ شوێنێک کەنانەکە سەد نانەکە بە 5,000 دینار بۆیە ئێمەش بە باشمانزانی لەم کاتە ئەم ماتۆڕی بۆ دابین بکەین و بۆی بتوانێت ئیشوکاری زیاتری پێ بکا و بژێوی ماڵ و مناڵی پێ دابین بکە ئینشاءالله بێتە سەرچاوی بژێوی بۆیان.